دوای زیاتر لە 40 ڕۆژ کاتی وەرگرتنی موچە چەند سەد هەزارەکەی هاتووە، بەڵام پێویستە بۆ ماوەیەکی زۆر چاوەڕێ بکات تا ئەو کاتی سەری دێت و گیرفانی خاڵی گەرم دەکاتەوە. محەممەد فەرەجی تەمەن 84 ساڵ کە 24 ساڵ خزمەتی هەیە دەڵێت ئەگەر کچەکەی پارەی پێ نەدایە ناچار بوو دەست لە خەڵکی دیکە پان بکاتەوە. ئەو پەڕی سوکاتیە ئەو بەڕی بەڵات کو ئەمەکەی وەسایە بە ساتیاشی نابێ ئاخر ژیان ناڕۆ ئاوا یا خەیر و باخەرە سەر بەخا یا خەیر و خۆتان موچەمان بەنێ ئەخر با قودەوە هەش باگ یعنی 4 ماک 220 بە سووا بە کەڕزێ بداتێ بەخواچی دەست هەزار کەس پاک کردوتەوە هیچی کەم نانەوە بووم ئێستا نانەوەش نەما هیچم نەما بەخوا لەم بەیناکە کچەکەم پریام نەکەوتە هیچ ئەوە دەستم پا نەکردەوە لە خەڵک بەڵام چکۆ باش کچەکەم کچێکی بەدادم تۆزە هاتمەوە تایمە تۆزێ هیچبی بووە. ئەو تواناو هێزی نەماوە بەو هۆیەوە بە دانیشتنەوە چاوەڕێی وەرگرتنی موچی خانەنشینیەکەیەتی بەدەم چاوەڕوانیەوە قسەی بۆ کردم و وتی 3000 بێت کرێسیارە بێت و بێت و بچی بخوا 3 نزار وەڵاوازان نوێژی بیانی کراوە باشە لە نوێژی بیان ئەو خەڵکە وەستاوە بۆچی بۆ مەعاش ئەو مەعاشەکەی خەیدەن ئەی ئەوە 600,000ەکەی ئاوا دەنی وەڵی نەک من نیگەرانم هەموو عالم نیگەرانم منێژیان خۆم 40 ساڵ خزمەتم هەبووە ئێ باشە لە سا حەوتیان لێ بڕیوم ئێستا ئەوەی خۆمە ئەبێ بمەنەوە بەس ئایەکە نادەنەوە ئەمما بۆ مانگ تەخیری دەکەن ئێ گوناحبارە بن هەمویان وایوانی حەقی خۆم بمەنێ ئەوان قەرزاری من قەرزاری ئەوان نیم 30 ساڵ 40 ساڵ خزمەتمە بووە لەوانەیە خەڵکێ لە مەدەنیە ڕۆژانە و ماگانە دەفتەرێکی پیا کردبێ بەڵام من بە 20 دینار و بە 30 دینار و بە 40 دینار تا گەشتومەتە بەڵێ 200 300 400 تا 500. شارەزایەکی بانکیش دەڵێت بەهۆی ململانی سیاسی نێوان هەولێر و سلێمانی نەتوانراوە سیستەمێکی بانکی کارەدا بدرێت تا لەو ڕێگەیەوە موچە خۆران لە ڕێگەیەکی کارتەوە موچەکانی وەربگرن. خۆی لە ئێمە لە سەرەتایی کە ئەلانی دروستکردنی ئەم کارتە بانکیە بۆ خاننشینان کرا تەمەەن 3 مەرحەلە بوو مەرحەلەیەکیان ئەوە بوو کە خاننشینەکان هەموو لە بانقەکانە هێنیان کویان کردەوە خستیانە بانقێکەوە کە سەر بە بەڕۆبراتی گشتی بانقە بازرگانەکانە بانقی ماڵکانیە بانقی ماڵکانیە هاتن چەند نووسنگێکیان بۆ دروست کرد 4-5 نووسنگیان بۆ دروست کردەوە ێساش بەتەمای ئەوەن کە نووسنگێکی شەشەم بکەنەوە ئەوەی کە بە پێی شوێن و مەکانی خاننشینان بۆنە لەم شارەیە موچە وەربگرن خاننشینان. ئەوە مەرحەلەی یەکەم بوو کە خاننشینان هات هەمەیان کۆکرانەوە لە ناو بانقی ماڵکانیە. مەرحەلەی دووەم دروستکردنی ئەم کارتە بوو کە بڕێکی باش لە سەرەتایە دروست کرا بۆیان و خاننشین ئەیتوانی لە هەر بانقێک بیەوێ وەکو ئەیتیئەمێک بڕە لێ وەری بگرێت و لە مودەتێکی زۆر کەما وەری بگرێت بەڵام ئێستا هۆکاری ئەم وەستانە هۆکارێکی سیاسیە. لە ماوەی ڕابردوودا بەهۆی دروستبوونی قەرەباڵقی لە بەردەم بانک و نووسینگەکانی دابشکردنی موچەی خانەنشینی ڕووداوی نەخوازرا و ڕوویداوە بە جۆرێک تایدا ژمارەیە خانەنشین گیانە لەدەستداوە یاخود بارودۆخی تەندروستیان تێکچووە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی